باش کاک سەلاب دۆکۆمنتارێکم بینی لەسەر ئەپل تیڤی باسی شەڕی تانکێکی عێراقی دەکات بەرامبەر بە کۆپتەرێکی بەریتانی. کۆپتەرەکە بە هیلاکت دەبات تاوەکو ئەی دۆزێتەوە و ئەوانە. حەزەکەم ئەمە بۆ باسکەی لە ڕاستیا چۆن بوو ئەم تانکە توانای خۆشاردنەوەی لەم کۆپتەرە و تاوەکو دۆزیوێتیەوە چەندین جار. ساڵی 2023 بوو ئەم قەسڕ باش ئەلێوێنانە بوو. طبعاەوەی فەرماندەی تانکەکەم و لازمەوەل بوو بە ناوی شین یەکەم پیتی ناوی ملازمەوەل بوو لە سێ شۆن شەڕی کرد ناو مزگەوت ناو قوتابخانەیە لە ناو دارەکانە ئەو ئەفسەرە و ملازمەوە لە زیرەک بوو ئەو موشەکانی بڵێن خۆی دوو هەلیکۆپتەر بوو طبعا نمبەر وەن وەکو باسیم کردووە لەگەڵ نمبەر تووە شەڕێ کرد کە موشەکی بۆ تێگر بەری ناکەوت کۆپتەرەکە بە چی تانکەکەیە دۆزیەوە بە پەنجەمۆری گەرمایی بەسمە حەراریە پەنجەمۆری گەرماییەکەی ئەفسەرەکە زۆر زیرەک بوو کە چوە ناو مەکتەبەکەەوە تانکەکەی کوژاندەوە بەس بڵێن پەنجەمۆری گەرمایەکەی نەما کۆپتەرەکە نایبینێ ئەو تۆپی تێگر بۆیان لیانیەدا لە هێزی بەریتانیەدا دوایەوە لە ناو مەکتەبەکە دەرەچوو یەکسەر ڕایەکە جێی خۆیە گۆڕی چونکە جێی کەشفە بوو کە تۆپی تێگر ئەچووە ناو مزگەوتەکەەوە لە مزگەوتەکەەوە بۆ ناو دارەکان هەتا کوفڕەکەوانە بەریتانیەکە ینی لە ناشنال جۆگرافیک بینیم وتی چۆنەڵی کڵاوی بۆ بەرزەکەمەوە ئەو ئەفسەرە لە کاتی کشانەوە بڕیاری کشانەوەیدا سوتەمەنیوانەی نەما بوو بەڵام یەک موشکی پێما بوو پێشەوەی بکشێتەوە بڕیاریدا ئەو موشەکەش بەکاربێنێتن لەو کاتەیە ئەو موشەکە ئاخیر موشک توانی بیدا لە تانکەکە کە بیستوێنێ بەڵام ئەفسەرەکە دەرچوتیایی نەمرد لەوەشان نەمرد لەوەشان نەمرد دوای لە حادسەیەکە مرد